خاتونی بەڕێز بڵێم زیرەک بووم ڕەنگە مبالەغە بێت توانم بڵێم تا ڕادێک جدیتر بوومە بەس ڕەنگە ئەوە ببێت ینی بڵێم عەبقەری بووم و بڵێم زیرەک بووم و ئێستا تۆزێ بە شانوبانی خۆمە هەڵدەم نەخێر بەڵام ئەتوانم بڵێم جدی بوو ینی ئێستش زۆر جار بە گەنجەکانی خۆم ئەڵێم ینی قۆناغی گەنجێتی ڕاستە گەنج بوومە ڕاستە مراهق بوومە ڕاستە زەمەنی ئێمە مۆبایل و ئایپاد و سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵایەتینەوە بەس زەمەنی ئێمەش تەلەڤیزۆن هەبوو گریندایزەر هەبوو تۆ مناڵی بیرت نایە گریندایزەر و ساسۆکی و چی و فلان ومانە بەڵام ئەو وەختەش بەڕاستی کەمتر بە دیار تەلەڤیزۆنەوە بووم کەمتر یان ئیش و کار و کاسبی بوو چکە زەمەنی ئێمە وەکو ئەم نەستەلانە و خواپێداوانی ئێستا نەبوو هاوین ینی ئیشکردن عوتڵە ینی ئیشکردن پشوو ینی ئیشکردن ئەو پەڕێگە تۆزێ وەکۆ لە پیاوەتیان لەگەڵا بکردایە جۆری ئیشەکە دیاریە کرد ئاو بفرۆشم یان شروع بفرۆشم یان گوڵە بۆ ڕۆژە بفرۆشم یان بۆ نمەسەر من لەبیرمە چەند ساڵێک شاگردی مامەم بۆم کە ئیشی حەدادی و ئاسنگەریمانە کرد یەک دوو ساڵێکی تر لەگەڵ ئیشی بابڕین چێشتخانە و کەباب و ئانەمە کرد لەگەڵ خاڵۆیەکمان کە بابم تازە لە دەرەوەی وڵات هاتبوو و لە پێشمەرگاتی هاتووە کەواتە بۆیە تقریبا نتوانم بڵێم بەشێکی پەیوەندی بە جدیەتەوە بووە ڕەنگە دایک و باوکم هاوکارێکی زۆر گرنگ بوو ڕەنگە خاڵەکەم کە کادێر بووە بۆ نەبابن لە ناو پێشمەرگا کادێر بووە و بەردەوام حەزی لە خوێندن و خۆشی مامۆستا بوو و دارمعلمین تەواو کرد و ڕەنگە کاریگەری هەبوو پورەکانم ڕەنگە بۆ خۆی کەم تا زۆر هاوکار بۆیە ئەتوانم بڵێم نیز بوتەنێڵە مەڵتیفاکتەرە تۆزێ جدیەتی خۆم و تۆزێ هاوکاری قەزا و قەدەریش بۆی گونجاویم کە تا ڕادی بۆیە هاوڕێتی و برادرایەتی و کۆمەڵایەتیم هەر هەبووە چکە کە ئیشم کردو هاوڕێم هەبووە کە دوکاندار بوومە و مەسەن ئیشی عارەبانەوانەمان کردو هاوڕێم هەبووە کە ئیشی دەستگێڕیمان کردووە هەبوو خۆشی گەرمە لە ماوەی پێشوە لە چەمچەماڵ سیمینارێکم هەبوو بۆ خۆشی بە تەلبەکانم وتم ڕەنگە گەڕک نەبێت لە چەمچەماڵە من گوڵە بە ڕۆژە یان شروب یان شتم تیان نەفرۆشت بێ ینی زۆربەی گەڕەکەکان شارەزا بووین وای لات وەکو کابرایەکی شارەوانی گەڕک بە گەڕەکە مازای تا مەزانانی ئەم گەڕەکە ژنی زۆرە مشتریمان زۆرترە گوڵە بە ڕۆژە ژنەی خوا عادەتەن پیا و کەمترەی خوا هەنێ گەڕک هەنێ ماڵ ئەو وەستای نەمانزانی ئەمە مشتری هەیە کۆمەڵی ئافرەتیان هەیە 100% گوڵە بە ڕۆژە خۆرن تۆزێت ئەو وەستاین لار مشتریەکمان پەیدا کرد بۆیە ئەنجامی ئەمە هاوڕێتی و برادەرایەتیمانە بوو بەس لایەکی ترەوە من زەرەرم کرد ینی بە حکمیەوەی کە سوزوو شوێنمە گۆڕی یعنی وە چەند ساڵێ لە لادێ و بەجێمانێش دوای چەند ساڵێ لە ناحیێ بەجێمان دوای چەند ساڵێک 4 ساڵە چۆ بەجێمێش دوای لە سلێمانی و هەر چەند ساڵێک و بۆن مەسەن لە گەڕەکێک بووین کە عدادی تێدا نەبوو وەختە عدادی بەشی زانستی تێدا نەبوو ئێوە سەیری سلێمانی مەکەنی سەر الحەمدوللا گەورە بوو من کە ماڵمان لە چەمچەماڵەوە هاتە گەڕێکی ڕاپەڕین هەموو ڕاپەڕین کە ئێستا گەڕێکی زانکۆ و ڕاپەڕین و با بڵێن زانکۆی سلێمانیش تێکەڵ بوو هەموو گەڕێکی ڕاپەڕین تەنها بەشی ئەدەبی تێدا بوو تەلەبەیان کەم بوو بۆیە بۆیە بە تەکلیف و تەکلیفکاری هەتاوەکو نەقڵ بیت لە ناو شاری زۆر جار وەریان ناگرتیت و زۆر جار گێڕاومەتەوە کە بەڕێوەبەرەکە دەستخۆشیم بۆ هەیە پیاوێکی بەڕێز و جدی بوو کە یانوت لەو گەڕەکەەوە هاتین هەر لە خۆی و جایانوت لە ئاستیشا لە چەمچەماڵەواتین وەری ناگرتین واتە سەورێ کرد گەنجێکی چوختی بیت و گەنجێکی ئەوانە و بە زۆر ینی سش لە بیرمە باوکم لە دوو بەرنامەکەش باسم کرد و باوکم وتی مامۆستاجان مامۆستا جەبار بوو پێڵاوی بۆ دانم پیاوێکی بەڕێز بوو زۆر خزمەتی پێکردین و خوا باشی بۆ بکە ئەیوت وەری ناگرم مەجال نییە سش لە بیرمە باوکم وتی کاکە ئەچمە لە ژێر پردەکە تەنەگەی ڤیتا هەبوو جاران هی ڕۆنیان تیافرۆشت تۆ بیری نایە جیلی ئەمە بوو وتی تەنەگەیکی ڤیتای بۆ ێنم وکو کورسیە لێ بادانیشێ لەسەری ئیتر تقریبا مدیرەکە اینجا وتی تاقیشی کەرەوە مانگی بزان دەرەجە ئەهێنە یان نایەنێ من کوڕەکەم زیرەکە چکە لە چەمچەماڵەوە کە هاتم سێمی مەکتەبەکە بووم ینی تا ڕادێک ئاستم باش بوو بەس هەر قەناعەتی ناکرد لە تەسەورێکە ڕوا بەڕێ کرابیوانە لە وەرگرتنمان لە زانستی شاتۆزی قورس بوو زەمەنی ئێمە لە بابن کە لە جیا ئەبوویتەوە لە چواری ئەدادێەوە جیا بوویتەوە چواری ئەدادێ 5 ئەدادێ 6 ئەدادێکە ئەو وەختەی ساکاتە با بڵێن 10 و 11 و 12 بۆیە ئەگەر لە مۆزوعەکە دەرنەچم ئەم شوێن گۆڕین و گەڕە گۆڕین و شار گۆڕینە زۆر لە مەسلحەتی منان نەبوو ینی بەدڵ و بەجان دووسێ برادەرمە کرد لە پڕێکە حکومەتیان خۆش بێت لۆری ئەهات و مەکینە و کۆڵەگازی دووتەنی هات و ماڵەکەمانە گواستەوە بێت ئیسان لە دەست پێ بکەمەوە فلیمێکی تر و برادێکی بۆیە چەند برادێکی کەم نەبێت کە ئێستا برادری چەمچەماڵ من ڕەنگە 20 ساڵ ئەگەنا برادێکم نییە بڵێم وڵات 20 ساڵە برادەر من چکە هەمیشە شوێنەکانمان گۆڕێ و هەرێکەمان پەرتەوازەمان کردو بۆ شوێنێک